تروار بگریم بچینە جەم نوچەکانێمە ئومێد محەممەد بەڵێ ئومێد ئەف دەمێتە باش ئەگەر زانیاریان زێدەتر بدەم چۆن؟ بەڵێ ئومێد ئەف دەمێتە باش ئەگەر زانیاریان زێدەتر لەسەر وێ جوینە پەرلەمانی بدەیەمە. بەڵێ شوان سڵاو تا ئێستا دانیشتەکە بەردەوامە بەڵام تا ئێستا تام خولەکەمی لەگەڵ تۆ داقسە دەکەم حیدر عەبادی ناتۆتە بینای پەرلەمانی عێراقەوە بە پێی زانەرەکانی ئێمە وا بڕیارە لە چەند خولەکێکی داهاتوودا حیدر عەبادی بگاتە بینای پەرلەمان و ئەمەوێش بڵم شوان لە خشتەی کاری پەرلەماندا کۆتا بڕگە کە هاتبێت لە خشتەی کارەکە ئەوەیە کە حیدر عەبادی بانگ کرێ. من بۆ زیاتر زانیاری لەسەر ئەو بابەتە و هۆی دواخستنی عەبادی واتە هۆی دانیشتنەکە کە کەوتۆتە خشتەی بڕگەی حوتەمەوە تەواوی ئەو زانیاری و پرسیارانەی کە فراکسیۆنە کوردەکان داناوە لە حیدر عەبادی بکەن ئەچمە لای مەسعود حیدر کە یەکێکە لە ئەندام پەرلەمان لەسەر فراکسیۆنی گۆڕان کاک مەسعود ئەمڕۆ چەند خولەکێکی داهاتوو وا بڕیارە حیدر عەبادی بکاتە بینای پەرلەمان و هەر فراکسیۆنێک بە شێوازە پرسیاری خۆی داناوە. فراکسیۆنە کوردەکان ئێوە چی پرسیارێک ئاڕاستی حیدر عەبادی یەکەن؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ بەڕێزت و بۆ بینەرانی بەڕێزی NRT. ئێمە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە گروپێکی زۆر لە هەموو فراکسیۆنە کوردیەکان ئامادەی ئەو کۆبوونەوەی بوون کە بەڕێز سەرۆک وەزیران سازی کردبوو لە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی گشتی باسی لە چاکسازیەکان کردبوو و تا ڕادەیەکیش ئەو تەسریحات توندانی کە هەیبوو پێشووتر لە مەسەلەی هەڵۆشانەوەی دەستور و هەڵۆشانی پەرلەمان و تەفویضی خەڵکی و لەوانە هەمووی پاشگەز بووبەوە و زۆر تاکیدی لەوە کردبووە کە ئیسلاحات بەردەوامە بێ و ئەو تەسریحاتانەش لە جێ خۆیان نەبووە لە ژێر فشارێکی زۆر بوو بۆ ئەو لێدوانانەی داوە. هاوکارەکانی ئێمەش بە کورد و عەرەب و هەموو پێکهاتەکانی تر تاکیدیان لەوە کردوێتەوە کە ئەبێ عەدالەت بچەسپێنرە لە عێراقا و دوو ئەبێ زۆر بەتوندی بەرەنگاربوونەی فەساد بکرێت لە هەموو موسساتی جێبەجێکردن. سێ ئەبێ ڕۆڵی ڕقابی کە ئەیش پەرلەمان و موسساتی ترە دیوانی چاودێری دارایی هەیە ئەی نەزاهە ئەمانە ڕۆڵی خۆیان بگێڕن و هیچ وەزیرێک نەپارێزراوە بێ لەوەی پەرلەمان بانگی کە محاسبەی بکاتە بگاتە ڕادەوەی دەست لە کار بکێژێتەوە. بەنسبەت کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەڕاستی هیچ چارەسەرێکی پێ نەبووە، چارەسەرێکی حەقیقی و فعلی. تاکیدی لەوە کردوێتەوە کە ئەبێ ئەمانە هەر چارەسەرکەین و ئەم کێشانە و ئەمانە لەگەڵ هەرێمە ڕێک وەکو کورد ببوورە وەکو کورد ئەو پرسیارانەی ئەمڕۆ ئاراستاکەن. ئێمە ئەمانەوێ بەڕاستی تاکید بکەنەوە لەسەر چەند شتێکی زۆر گرنگ. مەسئلەی ئیسلاحات نابێت لەسەر حیسابی تێکچوونی تەوازن بێ لە موسساتی دەوڵەتی عێراقی. ئێستا کورد ڕێژەی کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراقا لە 13 ڕێژەی سونە لە 126 دوو بەقەدەر کووردە. ڕێژەی شیعە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقا لە 161. بەڕای ئێمە ئەمە تێکچوونی تەوازوناتە کە دەستور ئاماژەی پێکردووە. ئەگەر بەپێی ڕێژەی نۆنەراتی کوردیش بێ لە پەرلەمانی عێراقا دەبێت کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە 120 بێ. ئەمانە ئەبێ قسەباسی لەسەر بکەین و شتێکی تر هەیە زۆر گرنگە ئێمە پشتیوانیەکەین لە مەسەلەی ئیسلاح لە مەسەلەی چەسپاندنی دادپەروەری لە سیستەمی موچەیە کەمکردنەوەی جیاوازیەکان کە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە موچەی ئێمەمانان کەم بۆتەوە ژمارە حیمایەکان زۆر کەم کراوەتەوە. ئەمانە هیچ کێشەمان لەگەڵی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر تاکید لەوەکەینەوە کە دەستور و یاسا ئەبێ پارێزراو بێ و ممکن نییە لەژێر هیچ چەتری هیچ بیانویەکە تەجاوزات بکرێت. کاک مەسعود لە ماوەی ڕابردوودا حیدر عەبادی ئاماژەی بۆ کردو کە ئەبێت چاکسازی لە سولەمی ڕەواتبی سەرجەمی مۆزەفەکانی عێراقا بکرێەوە لە دوێنێش موچەی هەرسێ سەرۆکایەتەکەی دیاری کرد ئسمیەکانیان. پێت وایە ئەم چاکسازیە جۆرێک لەو قەیرانی کە عێراق تێکەوە ڕزگار بکات؟ ئەمانە جانبی معنەوی زیاتر هەیە ئەوی ڕاستی بێ ئەگەر وەکو مەبالغ و پارە تەقدیری بکەی بە نسبەت بودجەی عێراقەوە سفرە، ڕێژەیەکی زۆر کەمە. تەنها لای ممکنە لای هاوڵاتی ئاسوودەیەک ببەخشێ بەوەی کە تا ڕادەیەک دادپەروەری جێبەجێکرێ و فەرق و جیاوازی لە بینی موچەکانە کەمترە بێتەوە. ئەم فەرق و جیاوازیە لە هەموو وڵاتانی دنیا هەیە بەڵام دەبێ بەڕای ئێمە دەبێ ژیان و گوزەرانی خەڵکی باشتر بکرێ. کەمکردنەوەی ئەم موچانە و تا ئێستا ئەو ئیجراتانی کە کراوە ئەبێ ئەو پرسیارە بکەین چی ڕنگدانەوەیکی هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیەکی سادە، لەسەر فەرمانبەرێک، لەسەر کرێکارێک. هیچ ڕنگدانەوەیکی نییە.
لەبەرەوەی ئەم ڕێژانە ئەم پارانە کە ئەگەڕێتەوە بۆ خەزینەی دەوڵەت ناچێتەوە بۆ لای هاوڵاتی فەقیر و هەژار، ناچێتەوە بۆ لای مامۆستایەک، بۆ لای دکتۆرێک، بۆ لای فەرمانبەرێکی سادە. یەک شتێک هەیە یعنی زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ ئاماژەی پێ بکەین و تاکیدی لێ بکەینەوە ئەوەیە کە ئەبێ ئیش لەسەرەوە بکرێ. ینی ئەمێ بچمە لای هەرێمی کوردستان و پەیوەندەکانی هەرێم و بەغدا ئەوەیە کە هەوڵ بدرێ پەیوەندەکان نێوان هەرێم و بەغدا ئاراستەیەکی طبیعی و ئاسایی وەرگێ و بتوانین ئەگەر ئێمە پێمان بکرێ وەکو نوێنەرانی کورد چۆن لێرە پشتیوانی حکوومەتی عێراقیمان کردووە پشتیوانی هەرێمی کوردستان بکەین لەبەر ئێمە دیفاع لە بەرژەوەندەکانی گەلی کوورد دەکەین و مێدەواریشین. ئەم پرۆژەی چاکسازیە کە لێرەیە هەیە بتوانرێ هاوکارەکانمان لە پەرلەمانی کوردستان وەزیرە بەڕێزەکان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانرێ ئەم چاکسازیانە سوودی لێوەرگرن و لە هەرێمی کوردستانیشە جێبەجێ بکرێن. زۆر سپاس بۆ مەسعود حەیدەر ئەندام لە لیژنەی دارایی، زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ شوان ئەوەی ئاماژەی پێکرد مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی ئاماژەی بە زۆر شت کردووە بە پێوتەکانی ئەوش زۆر پرسیارەکان ئەمڕۆ ئاراستەی حەیدەر عەبادی ئەکرێتەوە. بەڵێ شوان. بەڵێ ئومێد محەممەد نوچەکانی نارتی گەلێک سپاس بۆ زانیاریەنتە. بەڵێ بینەران